تیرۆری کەسێتی تیرۆر لەسەر مەسەلەی ژن کاری خراپ زۆرە زۆر ماشەڵڵا هاوڕێیان بەداخەوەی ئەوڕۆ کۆمسیۆن کردی بەو ئێوارەی هەمووی قەڵب کردەوە لە مووسڵ پارتی دوێنێ ینی ئەوەندە دەنجی حیزانە بوو پێی شەرم بوو بە عەسب بکە پێی شەرم بوو بە عەسب بکە لا دەشن لەگەڵ 150 لاوەیەک ئەوڕۆ 190 کیلۆ دەرچووە پرسیار لە جەعفەر ئیمیشی دەکرێت تۆ تەسەوڕکە ئەوە خۆ هەمووتان دیتان لە کەناڵی کوردستان 20 سال پرسیار لە جەعفەر ئیمیشی دەکرێت چۆنە 50,000 دەنگتان زیادی کردی و ئاگاتان لێ نییە وەڵی ئەوەمان نەبووە کورا نوێنەرمان نەبووە لەسەر سنووقەکانی دەنگدان لە زۆر ناوچەی مووسڵ پارتی ئەلی ئەمە ساڵە ئایانەوەی نوێیە کارمەندی نەبی لەو مووسڵە گەورە و گرانەی خاوەنی 10 ملیۆن دۆلار بی لەسەر سندوقی دەنگدان یان بەخۆشی شۆک دایگرت کە گەیشتە ئەو دەرەجەی ئەو هەموو دەنگیان لە بۆ بردە ئاسمانی کردیانە ڕقەم یەک یەزیدەکانیان هینازانم یەک کورسی چەندە یەکە دووە چەندە هینایان نەخوارێ بە کەیف خۆیان تەلاعوبیان پێکرد بەس هاوڕێیان هەموومان منتەهین جەعفەر ئیمیشی قسەکەری پارتیە بە ناوی ئەوەوە تخوا معقولە برێک نوێنەرمان نەبووە لەسەر سنووقەکان لە بەندی نەمازانیە کردیانە ڕقەم یەک ئەو پارتیەی لە مووسڵ جارەکەیت کە 3 کورسی هینە ئەو جارش بدات زۆر خراپ بووە دەیانگوت 2-3 وەڵاوڕۆ بۆ یەکەم کاگنێ چیر کە ملپانە گەورەکەیە کە لە بەلاژ نەبوو دەیگوت 1 ملیۆن دەنگ تو بەزەوە لەگە تورکیا ڕێک کەتینە هاوڕێیان لەگە تورکیا ڕێک کەتینە کە پێکەوە پرۆژەیەکی فاشستانیان دژی کورت پێە بەڕاستی نێچیر کورێک وەڵڵای ئەمە زۆر خەڵکی ئەوەیە بڕوا بکە ئەو نێچیرە ڕێویە نێچیرە ڕێویە بەس بیردەخۆشی دەکاتەوە بەخوا مامی ئامۆزای ژنی کوڕەکەی ناڵێ هەمووی دەخاتە بندەست و پێی خۆی نەک کورت خەڵک زۆر وێنەیەکی ئەوەی کردی ئەمە ڕێیم نەگەتیفە لەسەر نێچیری قوبعدی نێچیر ئەوانە ڕیوین کچیان گوت ڕێک پێچەوانەکەی دەستی لە دەبن لە بەلاش نەبوو دەگو 1 ملیۆن کاکە ئەو پرۆژەی هینازە باشەوە ئێستا باز دەکەن 1 ملیۆنەش بە چ کەڵک دێ نێچیر دەوری زۆر خراپە هاوڕێیان بڕوا بکە بەس بیر دەخۆی دەکات تۆ سیفەتی ئینسانی سەرمایەدار بۆرژوازی کە ئوشانە باری بەس وایە بڕوا بکە یعنی هەر ئینسان ئینتیهازێتەکی زۆر گەورەی تێدا هەیە کاکم دەگوت 1 ملیۆن تومەس لەگەر دەوغان و هاکان فیدانی شەکلی کردبوو لەوە خەتەرتر هاوڕێیان بەرحاڵ ئەوەی مووسڵ خەت بەس کافیە جەعفەر ئیمیشی وەڵا نوێنەرمان نەبووە لۆچما یعنی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی جەماوەرت نەبی لە مووسڵ یان نەوەی نوێ و ئەلی ئەمە ساڵە هەڵوێستی کرە قسەشی بکە جەعفەر ئیمیشی خەڵک لێت بکرێرە جەعفەر جار بەزار دێ ئەوەی مۆڵ ئەسکەندە نافیای ئەی برادرێک جارێک بۆتی قادر لێرە بوو ئێتم کوڕی باشۆت نەگوت نیو سەعاتە ڕێبوو نیو دەهاتم میواندارێکی باشمان لە مۆڵ ئەسکەندە نافیای دەکردی ئەرێ وەڵا مۆڵ ئەسکەندە نافیە بازاڕەشی گەورەیە لە سۆڵ ناز ئەو مەسوولانە دێن تکایە هەڕیان پەیوەندی بکەن فرسەتە دەمەکە دەکەتینە دوو مەسئول و سوکا ینی چالاکیمان نەکردیان هاوڕیان ئەوەی لە هەمووی خەتەرترە کە سەرودری هەر هەموو ینی هەموو هاوکشەکانی وەڕێ بەڕاستی ئەمە سەرودرم گیرە قەزیی نیشتیمانی لەکنەما لە هەم ئەولەویەتە کەرکووک بە هەموو پۆخڵەواتێکی پارتی وچێتی بەس باش بوو بەلای کەم 6-6 بوون ئێستاکەەوە بۆ 5-7 عەرەبەکان حوتیانەیە عەرەب و تورکمان 5یاندا کورد دوێنێ بەزیەچێتی 5 بوو پارتیش 1-2 بوو یعنی دەبایە کورد ئەکسەریەت بی کەەوە باشە بەلای کەم خیانەتی پرۆژەی خیانەتی نیشتیمانی گەورەیان نەدەکرد بنون هەرچەندە پارتی لەوەی ڕێبوارتەهای سۆری کرد بەڕاستی دەوری خراپ بوو وا دەستخۆشیش ینی بزانە هاوڕێیان برم کە دەرم دەستخۆشی لە کاک ڕێبوارتەها دەگەین بوویتێ ڕقەمیەک لە هەم سەر تا سەری عێراق لە مالیکی و سوودانیشی زیاترینە و ئەو کوڕە ئیشی کرد بڕوا بکە من لە زۆر شوێن باسم کرد ئینسان یعنی مادام لۆ کەرکووک و کورد ئیش دەکە یعنی بە پارتی وێچێتی کەی مشکلەیە دەوری باش بۆم چەند جاری تریش ئەوم کرد بەڵام موئامەرەی تورکیا کوردی لە کەرکووکش کردە 5-7
ئەو تحولە چ بوو لەش 24 سعاتی زۆر جێگای پرسیارە و زۆر خەتەریش ئاوڕێیان لەبەرەوەیە تو کە کەم بووی دەیان بڕیاری بەسەر دەستە پێندرێ دەیان بڕیار بەسە کەرکووک دەستە پێندرێ کە 5 بە 7 بوو 6 بە 6 بی معلق دەماوەکو پێشترێ هەموو ئەو گەمانە بە پلەی یەک لە تورکیا حساب دەبی بەتابەت ئێستا پرۆسەی ئاشتیش وەزعی زۆر خراپە نازانم ئاگاتان لێیاننا یعنی هەتا سەرۆکی پەرلەمان دوونێ لێدوانێکی زۆر قێزەوەنی داد سەرۆکی پەرلەمانی تورکیا ڕەوشەکە ڕاوەستە ئەو برادرانی قەندیلیش لێدوانیاندا ینی بەرەو جامدبوون ڕاوەستا ئیتر نازانم چێ قسە گەرمی دەکاتەوە بۆیە هەموو تەکمیلەی یەکە ئەوانە بەس بۆ کورد مووسڵ لە دەست کورد دەرچوو ینی بەهەر لە دەست کوردی بۆ مات چێ تازاوکو خاک سازشی کردیە مەلا مستەفا بەس کەرکووک و ئەوانە زۆر گرنگە لەو 4 ساڵەی دەیان بڕیار زڵدی کورد دەدەچیت دەیان بڕیار دژی کورد دەدەچیوە بە ئەن قەست لە 6 بە 6 بەلای کەم ئەگە زیاتریش نەبی کردیانە 5 بە 7 لە بۆ عەرەب و تورکمان پیلانێکی زۆر شۆڤینی فاشستانەیە دژی گەری کوردە ئەمن وای دەبیست یعنی بای هەندێک عەرەب و تورکمانی ئەوە نەبوون کردیانە 7 کورسی بۆ هاوڕێن بەڕاستیە من هەندە شتمدا نابوو قسە بکەم بەڵام ینی ئەو خوڵقە نەما بەڕاشکایی بڵێم ئەوە گەمەیەکی نێودەوڵەتیە بە تایبەتی تورکیا و لە ناویان هاکان فیدان کە دەورێکی گەلە خەتەری دیتە ئەوە زۆڵە کووردە ینی بڕوا بکەن لە پرۆسەی لەگە هەسەدا خراپترین دەور لە دەوڵەت باخچەلی خراپتر لە ئەردۆغان خراپتر هاکان فیدانە لەو وەزعی ڕۆژئاوە یعنی دەوری زۆر خراپە لە من خراپترین دەوری هەیە کە ئەو دنیاە کەسی پیاوی هەیە لێرە بەڵام دەوری زۆر خراپە هەرەوەڵە دژی گەلەکەی سەنگەری گرتی ئەسەن خەیری چ ئاریچ ئێستا کە توانی بێن هەکان فیدان تو دژی لە پرۆسەی ئاشتی کە پەکەکە زۆر سازشی کردیە دژە دەرێ دەبیت چەک دابنێن تەسلیم بن پاکانە بکەن کە من دەزانم قەت ئەو برادرانی قەندیل ئەهلی ئەوە نین لە هەسەدا بە هەمان شێوە بەڵام بە زەوقی تورکیا نابی تورکیا هەر گۆڕانکاری بەسەدا دەبێت بەس قەزم فشارەکانی تورکیا گەورەترین ڕێگرە لە بەرامبەر دەستکەوتی کورد بۆیە تورکیا دامی پارتی دەکات و ئەو بەرتیلەیدا پارتی لە مووسڵ بڕوا بکە خیانەتی پێ دەکات ئەوە ئەمن و ئێوەینە کە لەگەر برادرانی باکووریش بەرەو توندی ئیتر بازاری پارتی دەجوڵێتەوە بازاری نێچیری دەجوڵێتەوە چکو وەکو جاش پێشمەرگاتی لە جاش پێشمەرگاتی بە ڕێزان لە جاش پێشمەرگاتی جاش بازاری خراپ بوو کە لە 74 ئاژ اتفاقی کرابووەندە جاش تەقەیان دەکرد هەنگۆ بازارمان نەما پارتی ژوا بوو بۆیە ئەو کات هاوڕێیان قسەیەک بکەم لێرە ڕەنگی زۆر کەس هەیە بڵێ کورە بابە پارتیوانیەوە بڕوان پێ بکە نمونەیەکمە بیراتەوە بەر لەوەی بێم لە ناوە خۆمان گفتوگویەکمان دەکە برادێک دەگو ئەگەر تورکیا بیتوانی بە هاوچەشەی کەرکوچی دەگۆڕی وەڵا لە پڕەشی ڕاست گۆڕ بەس نمونەیەکمە بیراتەوە وەختی خۆی بەرەی تورکمانی هەبوو لە هەولێر تاان بەخۆزان بەرەی تورکمانیەوەتەکان هەسەر سەر بەمیت بوو چەند حزبێک داوایان لە بەرەی تورکمانی کردبوو لە جەپەک بوون لە دژی شەڕ ڕۆشتانە دوو ڤیزەمام دەنوتی کاکە بڕوا بکە بڕۆن بە پارتی برێن ئەوەی پارتی کاریگەری لە تورکیا هەیە ئەمە نیتمان بڕوان پێ بکەن وتبی پارتی دەقاتی مە پێگەی هەیە لە ناو تورکیا فعلەن ژوایە ئەو قووەتەی پارتی لە چێ و بە قوربان بەرەی تورکمانی لە بۆ تورکیا لە چێ ئەو قووەتەی ئەتا یەکگرتووش ئەو یەکگرتوو هەیتی لە چێ و لەگەر ئەوەی لە چێ منەوەی نوێ لە چێ بنمونە بۆیە هاوچشەی یەکگرتووشیان ئیبراز کردەوە بەڵام لە یەکگرتووشیان داوە دیسە هاوڕیان هاوچەشەکان هەموو گۆڕاوە هەر هەمووی گۆڕاوە ئەوەی دانراوە هەتا پارتیش لە ڕووی کورسیۆ کورسیان زۆر کەم کرد وازام گەیشتە 27 من ئێستا دێمە سەرێ بەڵام ینی دەمیزەسەوەی قسە بکەم بەس ئەوەی مووسڵ و کەرکووک یعنی سەرچی قێزەوە بوو خاسەتەن ئەوەی کەرکووک بووە ئینسا چ بڵێتن لەسەر تەزویر لەسەر دوو خاڵ یەک کەرکووک کە کوردی کورد کە لە کەرکووک وەزعی خراپی واتە هەمووی خراپ هەرچەندە ئەوە کۆتایی نییە دەکرێت جم و جۆڵیت کە بکرێ و ئەوە نییە بەڵام ینی لە ڕووی قانونی دەستوری کورد گورزەکی گەورەیان لێدا دوو ینی هەمومان هەست پێ دەکەین ئەوە تەزویرەوە پێویست ناکە بڵێن یانی وەکو گوتمان پارتی نزیک 800,000 دەنگەی لە هەولێری و دهۆکینە
بەچی نایتی کاکە لە کاتێکدا لەو سۆسیال میدیای 2 ڕۆژ ئەمە نبینین 10 کەسی پارتی مابی بڕوا بکە 10 کەسی پارتی نبینی دیفاعی لەو حزبەی بکە خۆپیشاندان لە هەولێرێ دەکەن کورە شایی و دمبک و خوونبادان دەکەن 10 کەس نییە دەنجیان لەو بدە باشە بەس بم بڵێ 400,000 376,000 لە هەولێرێکرە چێ هات بەس بەم بڵێ لە دهۆک 400,000 لە چێ هاتیە کە لە کاتێکدا نە لە سۆسیال میدیە جەماوەری پارتی دەبینی نە لە خۆپیشاندانێک دەبینی نە لە قومبادانێک دەبینی کەس ناوێری دیفاع لەو حزبەی بکە لەو شتانەی ئەوە بی وجودیان نییە لە هیچ شوێنێک نبینی خەڵک کۆچی ئەمە لە 2000ەکان پارتیەکان وێچێتەکان لە در چاومان دەچەقین بەلێشاو بوون ئەمە کەمی نەبووین ئێستاوان هەمووی دە 12 گەجەر و گوزەریان بڕوا بکە لەگەر ئەو پەرڕێزمەندەشانان جوێن دەریان هەیە دێت قسە دەکاتن نەک بە من بە هەمووتانەوە دەبینین خەڵک دەستە ناو پێیز و ماڵپەڕی ماڵی بارزانی و تاالبانی سوکوڕسویان دەکە زوریان نییە نیتیان کادریان دیفاعی لێ بکە بڕوا بکەن هێ من هەورامی مەسوولی مەکتەب ڕێخستنە داوای کرد گوت کاکە برنس لایک و کۆمنت بکەن لە بۆ ئەندام و هەوادارەکانی خۆمان لە بۆمە بکەن مەسوولی مەکتەبی ڕێخستنە جاریوە 200 کەس لایکیوە دەکا کە گوایە 800,000 ئەندامیان هەیە کە گوایە 1,100,000 دەنجیان هەیە ئەرێ لە چێنە یعنی ئەو دەنگدەرە کوو پەیدا دەبی دوو ئەو حزبانە پارتی یەکێتی لەلا لە زار دەرچووە یەکێتی لەلا لە زار دەرچووە کەچی کەم لە کورسی دەباتەوە زیاتر بووە یەکێتی استراتیجی نییە یەکێتی گوتاری نەبوو یەکێتی هیچ پرۆژەی نەبوو هەر پرۆژەی نەبوو سفر بوو سفر زیرۆ بوو وەچی پارتیش نەبوو برێ ئادوو جادەم کردیە وام کردیە بە چ زیاد دەکاتن خەڵکی سلێمانی لەی تووڕێیە بە چ زیادی کرد بەس بەم بڵێ پارتی بەچی کردی تعریبی دەکاتن مەسەلەن سیستەمی بنەماڵەی ئەوەیە ملک و ماڵی خەڵک دەکات لەو هەولێرەی 10 کەسی پێخر نابتۆ ئەرێ بەس بەم بڵێ ئەری بە چاو دەنگە زیاد دەبیت بەس بەم برێ بەچ بوو 800,000 لە کاتێکدا ئەتو 2,000 کەسی نبینی لەو هەولێرە بێتە سەزادەی ڕۆژێک لە ڕۆژان لۆ پارەی لۆ مناسبەیەکی حزبی خۆیان شایی دەکرێ ئومێد و مەسوولق و تێم دەگەی پشتیوان سادق و ئەمر و زەیدە پیادەیە دێتە دەرێ کارکە لەگە فەرماندۆلار و حەمید موختار و ئەمر و زەید و ئەو کۆمەڵە گەجەر و گوزەرانیان هەیە هەر ئەو 15 کەسەیان هەیە لە هەولێرێ ئەرێ ئەو 369,000 لە چێندەرە بەس بەم بڵێنی بە جدی لە ناو هەولێرە دەزانم ئەکسەرەتی لە دەرەی هەولێرە بەس کاکە نابی 10,000 ئەندامی ئاوا چاپ و کتەبی کورە نابی هەزارە تەبی شاید کرد و کەس شایی و هەڵپەرچێت لە بۆ بکە کەچی دەرێ 400,000 دەنگم لە هەولێرێ هینایە یعنی بە جدی جێگای پرسیارەشی گەورە نییە لەو نقطەی تۆ حزبێک لە سۆسیال میدیا دوو کادیر دیفاع لێ نەکە ئەی ئەو هەموو دەنگە چییە پرۆژەکت نەبی خزمەت گوزاریەکت نەبی شکست لە دوو شکست بی 3 مانگ موچەت نەدابی ئەو پەڕیستەم لەو خەڵکەی بکەی یەکێتی لالەزاری هەبێ گوتارێکی نەبێ خزمەت گوزارێکی نەبێ کەچی هەر دەبنە ڕقم یەک و ئەوە ئەگەر ئەوە تەزویرێکی منەظەم نەبی ئەگەر ئەوە گەمەیەکی نێوان نێودەوڵەتی نەبی کاکە ئەنی عەقڵ یعنی یەختخوا معقولە یەکێک هیچ سیفەتەکی گەشەکردنی تێدا نیە کەسی هەموو جارێک گەشەی تر دەکاتەوە دامانە 50,000 کەسیان کڕیە 100یان کڕیە ئێدی ئەو هەموو ژمارە زۆرە بەجە دیمە لە پڕ لە مووسڵ وەرانیە نێرمانیە جعفەری میچ ئەمویان دایانگوت لە کوردستان 1000 برێمە هەتا سعدیە کودو 120 بووە هەمووتان لە بیرتانەوەتیان 120 بوو کاکە لە پرەگەستاکە لە هەولێرە لان کرا دوێنەوەتیان 151 ئێستا دەیە 171 171 گەیاندیە 171 لە مووسڵ نازانم لە پارتیان بردە ئاسمانێ لە کەرکووگووە لە هەموو شار و شارۆچکە یەک گرتویان ئەو کابرایە ئوسامە 38,000 هینایە دەرن دەرنەچووی دەرنەچووتەوە تۆزیان کردوە بزانم یعنی ئەو یەک گرتوش لەلایەتی دەرێ ئیمان تۆزیع کردێ لایەتی حزبەکانی کە یعنی یەک قەشمەری خانەیەک ئەمە هەموومان دەزانێ ئەو گەمەیە هەیە بەس بەدیرت چی ینی کاکە دەت ناچێ ناو انتخابات بایکۆت دەکەیت چ دەکەی دادەنیشی لە ماڵێ مزەڕەت هەر ئەوەندەی نەفسەتی خۆت ئەوان پڕی دەکەنەوە ئەو هەڵە بە میت و بە ئیطلاعات و بە پارتی و یەکێتی لەخۆیان پڕی دەکەنەوە زانین پارتی یەکێتی مووقف وەرەگرن سبەنێ لە کەرکووچە 5 کورسیان تازە درایە مووقف وەرەگرن هەڵام و مل شۆڕەکەنەوە گە بەخۆشی پارتی دەستی لەو ئامەرەدا نەبیتن مووسڵیاندایوتیان ئەتو دەکەینە ڕقەمێک لەو عوقدەت قوتار دەکەین کە 3 کورسی هەبووە لە کەرکووچێ با کورد بدۆڕێ
قسەش ناکەن ئەوە نتوینە بڕوا بکەن قسە ناکەن کە خەتەرە لە بەرەوەی لەو 4 ساڵی دەیان پرۆژەی شۆڤینی زدی کوردەکەنەشی ئەوەی ڕاکانجبووری ڕاست هەموو شتێکیان پێ ناکرێەوە دەبی بۆیە هاوڕێیان ینی زۆر قەشمەریات خانەیە یعنی تو دەبینی یعنی هەر بە خۆیان بۆ کاکە ئاسۆم مامەند هاتە سە تەلەڤیزیۆن دەرێت کاتانێ دەکەم بڕۆن دانگ بدەن ئەو زەلەکە کوچێژان سەتا چەند بوو کاچی لە پڕێک دەبینی گەر دەفڕیت لە هەولێرێ 120 معقولە بە 3-4 سەعاتی 150 خەڵک چوو بیتن کاکە خەڵک لە هەولێرێ وەڵا دەرێت چۆل بووە من ئازانم زەختەجی گەلەگەلک زۆر کرا پارەشی گەلەگەلک زۆر کرا وەڵا و کابراایەکێک ئەو کۆمپانیا هەیە لە کورا گەرمیان نازانم کابراایەک بوو ئەڵێن 25 کۆمپانیای ناوەکەیم نەبی چووە کۆمپانیای سێکوریتی هیچی لە 500 لە بۆ هەزاری کەمتر نییە لەو مەعبەینەیە شێخ زەعفەروی هەموو مەحموود سەنگاوی نازەم شێوشێی هەمووانە پێکەوەیە ئەڵێ هەر یەکێک چووبی وێنەکەی دابدە 100,000دایە ئەبەونەوە بەڵام چەندیان پێچووە کاکە خۆیان بکوژی 10,000یان پێچووە 15یان پێچووە بۆیە فشپیاتێک بوو بەس ئەمە دەزانین هەموو جارێ وایە بەس خۆ من نایەن بڵێن کاکە مەچوونە دەنگدان دوو غالب و دوو ئەحمەد ڕەشید و دوو نازانم ئەمر و زەید نەستە ناو نەگاتە ناو پەرلەمان ئەگە ببنە پەیام نێریش خەت پێیان دەگرە خۆ سەر و دریان بگرن یعنی ئەمە ناتوانین بڵێنە خەڵک کاکە مەچوو لەبەر ئەوەی بەدیریت کەمانیە دادەنیشینە مارێ خاڵە چکەش باش بە بیرماتەوە ئاوڕێیان یعنی دەبینم هەڵوێست زۆر کەفی بە خۆدێک 5 کورسی هینایە بەزە تو بزانە 5 کورسی تینایە دەسەڵات 10 بەقەدەرە توی هەیە 10 بەقەدەرە توی هەیە ئەتوو ڕاستە گەشت کردیە بەڵام ئەو عەقڵیەتەی کە نەکرا کە هەڵوێست بەشێک لە مشکلەکان بووە بە ڕاشکایی بڵێن ئەوانیش ئەو 4-5 حزبێ ناتوانین لە نێوان خۆیان خڕ بنەوە ببنە بەرەیەک بۆ ئەوی ژمارەیەکی کاریگەرتر بن هەتا لە هاوچەرخی سیاسی کورکاکە ئەمریکاش بەریتانیاش تورکیا و ئێرانیش سابی ڕقەمت لۆ دەکەن ڕقەم چەند پێگەت هەیە چەند کەسی هەیە هەر کەسە بە تەنیا چووە لە ئەوەی خۆ 5 کورسیتی نایە بەس بزانە ڕاستە دەستکەوتە سەر شتێکی باشێک ئەوەنە بەس کاکە دەسەڵات 50 هەیە و بەو 5 هیچ پێ ناکرێت من ناڵم هیچ بەس تۆ دەبی ینی بەجددی هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەبی خۆیان خڕکەنەوە ینی هەمومان ئەمەشە گەریان دەستیان بگرین زیاتر بین بەو پرتەوازی ئەجا ئەوەندە دژیەکن ئەوەندە لە سەیەک دەخینن ئەمەن هەر شێتیان کردینە کاکە ئەمەش بێزە ئەو دەرێ ئەوە پاراستنا ئەو دەرێ ئەوە سەر بە دەسەڵاتی کاکە عیب بکەن بەجددی مایانیان دێشت هەیە تۆ بۆ عەقڵێتێک و مقاومەی ئەو هێزە زەبەلاعانە دەکەی کە ئێران و تورکیا لە پشتە کە ملیارها دۆلاری لە دەستە کە هێزە 200,000 چەکداری لە دەستە بەو عەقڵە تارمایەکی ڕەش فڕێ دەدەن بەس خەریکیەکن یعنی خەرتە تریشتی ئۆپۆزیسیۆن هەر گەنجەک هەرستەوە لەو سوسیال میدیای 500 لای چیلۆ دەبێ غرور دەبی وا دەکەم کورە چ دەکەی دەبڕ چ دەکەی بکە ترکەن یعنی چت پێ دەکرێت یعنی وە دەزانی ڕاز لێمان بوویتە سین و ئەمریکا پێی دەکرێت ئەو دنیاەوە تەقسیمکەوە سین و ئەمریکا و رووسیا مشتشانەوە نازسەرێ هەر 500 لای چیلۆدێک غرور دەیگریتن دەبتر لێمان تەیرێکی معقول بۆیە ئۆپۆزیسیۆنیش نابی ینی ئەو دەنگ و ڕەنگانە غور ئەسڵەن ڕەوشێکی زۆر خراپە ئۆپۆزیسیۆن دەبی یەکەم شت مڕاجعەی خۆی بکاتەوە ئەو لوود بەرزی هەر لە شەخسەکانیان کاکە وەڵڵی وایانە یەک کەسە قسە دەکەوە دەزانی ئەوەیە ینی ئەوەیە ترامپ بەجددیمە وەزانی پۆتینە وا خۆی لوود گران دەکاتن کە لوود بەرز دەکەکەی نەماگە ئەو قسەچی کرد لەگەدا بوو ئیتر هاوچەشەکان هەموو دەگۆڕێ کورە کاچ خۆم هەمومان کورد گوتنی بە یەکترەوە پیاوی نەبەرامبەر دەسەڵات ئەو عەقڵێتە باوی نما هاوڕێیان قسەی کۆتاییشم لەسەر ئەوەیە ببورن ئەم دام نابوو کۆمەڵێک شتکە بڵێن بەس ئەوە بوو قسەی کۆتاییشم لەسەر یەک شتیە هەموو ئەو ملیۆنێک پارتیکەیش پێدە ملیۆنەکە با دوی دۆ سابی یەکێتی با نازام چیلۆ سابی ئۆپۆزیسیۆن با مەسە 700,000 بیژی نابایە یعنی مەسەلەن هەڵوێست 700 بی نابایە ئەوە بڕواکە هەمووی فشەیە لە هاوچەشەی عێراقی دەزانن لۆ لەبەرەوەی ئەمریکا بە ئاشکار ڕایگەیاندیە وتی چێت چ دەکات چەند دەرەچی چ دەبی ئەمن بڕیار دەدەم ڕئیس وزەرا ینی مەنسەبە گەورە و ئەمنیەکان ئەمن دایدەنێ خەدەماتەکان عێراق دایدەنێ تۆ کە کورسی دەینی بۆ ئەوەی حکوومەت پێک بینی بۆ ئەوەی پرۆژە تەبی ئەوە لە کلیلەکەی لەبەردەستی ئەمریکایە کاکە ئەمریکا بە ئاشکرا نەک جارێک چەندە ڕایگەیاندیە تۆ هیچ مزەڕە لەوێ لە دەنگدان ئەگەر قیسێک
ئەوە تەبیان پەرلەمانتارێک سەفقەیەکی پێ بکە ئەو بێنەوە دەست بشۆ لە پەرلەمانی عێراق هیچ دەوری نییە پارتی 30 کورسی هەیە ملیۆنە و 200,000 هەیە ڕەنگی هیچی نەدەنێ ڕەنگیش پلەیەکی باڵای بدرێتێ بەس دەی بەجێ هەمدی ئەمریکا بکە ئەمریکا نەیشارتەوە بۆیە تو انتخابات دەکەی بۆی حکوومەت دروستکەی بۆی پرۆژەکان بێ پێش ئێکا تۆ هیچ پێ نەکرێ ینی بەهرە ئەوی بینی بە چ کەلک دێ یعنی نقطەکەی من لێرەدایە پارتی زۆر کەفی بەخۆدە یانێچێتی وەڵای مە هێزی یەکەمین دووەمین ئێکاچ خۆم سبەی ئەمریکا ئۆکەی نەکە یەک پلەی مەنسەبی ڕئیس وزرا ڕئیسی جمهوری وەزیری ناوخۆ وەزیری دیفاع نازەم ئەوەی ئاسایش هیچی لەدەست کەس نییە بە پێی دەنگ نییە بە پێی میزاجی ئەمریکایە خارە ترامپە ئیتر بۆیە ینی چ کەیفتان بەخۆ دێتن داگمانی نایە فێڵ لە میلەتی دەکەن چاواشەی لەو میلەتی دەرخواردی خەڵک دەدەن ئەگەنا پارتی ملیۆنە کۆن دەهینایە بە شەرەفم هیچی ڕەنگی بەدە هیچ پلەشی بەبەر نەکەویت یا پلێکی کارتۆنی بدرێتێت تا ئەمریکا نەیشارتەوە نا 2-3 لێدوانیدا دەرێت چێت چ دەردەچی چەندەچی ئەمن حەقم نێرە سەر گرنگ ئەمن مەسئولیەتە ئەمنی و ئیداریەکان دەستنیشان دەکەم ئەوەی بزانم سوودانیشان دەستنیشان کردیە من خەبەری دەقیقم نییە هاوڕێیان بەس هەموو تەسەوڕەکان سوودانیان دەستنیشان بۆیە پارتی ملیۆنە و 200 هینا شەڵڵا ئەوبی هەرچەندە لە کورسیش ئەوە بۆ 27 کورسی پارتیشان کەم کردەوە بۆیە ینی ئەتوو کە نەتوانی سوقلی خۆت لە بەرنامەیەک جێبەجێ بکەی بەچ کردیت شەڵە 2 ملیۆنت دەینات چ لە هاوکێشەی سیاسی دەگۆڕێ ئەگەر ئەتوت نۆچی نێچیری ڕئیس سەرۆکی هەرێمیش بی کارتۆنی بی وەچی نێچیری ئێستا باشە نێچیر سەرۆکی هەرێم نییە ئێ باشە دەسەڵاتی بەقەت زابتەکی ئاسایش ناخوا بڕوا بکەن باڵی مەسروری بی دەسەڵاتی نێچیر بە ئاسی زابتەشە و ئاسایش ناخوا بە هەندەکەت بەبیر بینە شەوکەت حەسکۆت لێ بردرا براکە براکان لە سەری ڕۆژ دەرکرێت ئەتوت بار سەرۆکی هەرێم بی چت پێ دەگرێ ئەوەش وایە برا لە عێراق پارتی با 1,500,000 نابی کە سوقلی لە بڕیاری سیاسی عێراق نەبوو کە نەیتوانی هاوکێشەی سیاسی بگۆڕی بەس کەلێک دێ هەندشتی ئیداری دەدەنێت تەواو بڕۆ لە خودۆشی مەجلیس تەشریعی تەنفیزەکانی ئەمریکا پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقیە کو مەجلیس تەشریعی تەنفیزی لێ کردیە و قیادەی سەورە بە خۆیان مەجموعەیەک دادەنێ دەرێ ئەوانە هەوە هاوڕێیان سوپاسی ئەو کاتتان دەکەم کە لەگە منتان بردەسەر بەداخەوە ئەوەی کەرکوو بۆ من نازم بە هیواشم تەقدیراتمان غەڵەت بی بەڵام 5 زۆر خەتەرە لە بۆ کورد یعنی ئەمە هەمووشمان خەمی چێشەی کوردمانە هەمووشمان داوامان کرد لەو ناوچانە ڕێژەی بایکۆت نەبی بە هەموو حاڵەتێک بە هەموو پۆخڵەواتی پارتی وێچێتی کورد ڕێژەی کورد هەم دوکۆمێن دەکرێت هەمیش خەتەر عەرەب و تورکمان ئەکسەریەت بن لەبەرەوەی دەیان پرۆژە و کوڕاکان جبووری وەسە کورد جێبەجێ دەکەن دیار ئەوەش نییە بڵێ بە کەیف خۆیان پێیان دەکرێت بەس یعنی کورد وەزعی خراپ دەبی لەمەوە دووە ئەوەی کۆن نییە 6-6 بوو باشتر بووە چەندە پارتیش خۆ هەر لەگە بەرەی تورکمانی و عەرەبەکان بوو بەڵام بە هیوای ئەوە نەبی و کۆڵدانیش نییە ئەوڕێ من دوایین قسەمەوە بی هەندێک کەس بەخۆیان دەرێن ئۆپۆزیسیۆن ڕەخنەگر چالاکوان بە شەرەفم لە ئەخلاقی کەسێکی لە دەسەڵات لە هەرە ساقیتەکان کاکە تۆ کە جوێنتدا کە تەشیرت کرد کە پەنات بۆ تونند و تیژی بێت کەشتی قێزەوەنت کرد بە هەر ناوت ئۆپۆزیسیۆن بی یان بە هەزاران کەس دەبینم لەو نخبەی سەقافی سیاسی دێ شتێک فرێدەداتن لە ناو سۆسیال میدیا یەک تابلۆی ڕەشە هیچ هیوا ناهێلی مەقالەک دەنووسی ئینهیار بە کورە بابە یعنی ڕەوش هەر شتێک بی ئینسان دەبی هیوا و تروسکایی بداتەوە خەڵک چەند خراپ بی تۆ پارتی وێچێتی تۆ ترکیا و ئێران و داگیرکەران دەیانەوێت تۆ کورد بێ هیوا بکەن ئۆپۆزیسیۆن بێ هیوا بکەن تۆ ئەو گەمەت کردیانی چییە بەس دانێ قسەکەی خۆیان جێبەجێبی بڵێن بابە ئەو حزبە خراپە ئەو ئۆپۆزیسیۆنە خراپە ئەو کەسە خراپە هەتاوەکو نییە پاساول و ترسنۆکی هەڵپەرستی خۆی بینتەوە ئەوە لێرە دوایین بە دوای نوکتە کۆتایی پێدێنم وەکو ئەو ژنەیە ینی زۆر کەس دەبینم یەک تارمایی ڕەش تابلۆیەکی ڕەش دەداتە تابلۆی سیاسی کە خەڵک هەموو بچی لە مارە ئیسراحەت بکە و دابیشین هیچ خەبات و تێکۆشان نەکە کە ئەوش باشترین زەخیرەیە لە پارتی وێژێدی
ئەمە لە ئەحمەد زۆڵام جێ دەبوو جارە گوتی لە 2003 بەەوە نەبوو کە سەدام دەڕوخا دەیانگوت ئەگەر هەیە چیمیایی لێ بدە وتی ژنەک هاتە دوکانێک گوتی دە 12 مەتر نایلۆنم دێ گوتی کە کڕی گۆی دەترسێم دە 12 مەتر نایلۆنەکەش لە کڕیتم چیمیایەکەش لێ نەدا چیمیایەکەش لێ نەدا خەمی دە 12 کیلۆمەترەکە نایلۆنەکەی خۆی بوو دەگوت کڕیتم نەوەک چیمیایەکەش لێندا زۆر کەسی شێ بڕوا بکە حەزی لێ تەحلیلەکەی ڕاز دەربچی ئۆپۆزیسیۆن وێران بی کەسەکە تەسلیم بتەوە کەسەکە بتە پاراستن بەس لە پێناوی قسەکەی خۆی ڕاز دەربچی بەس بیر لە تابلۆیە گەورەکە ناکاتەوە کە ڕەوشی ئۆپۆزیسیۆن بەرەو چێ دەڕوا ئەو هەموو مشکیلە و فەوزا و شەڕ و ئاژاوە دروست دەکەنە ناو سۆسیال میدیای لە ناو ئۆپۆزیسیۆن کەس یەکتر ناخینتەوە هەریەکە خۆی پێ مەسعود بارزانیەکە ئێکخم ئەو دوای چ دەکەن دەستنەوە ماڵێ و دادەنیشنەوە میلەتەش لەو قوربەسەرێ دەبی شەوت شاد کاتێکی خۆش بۆ ئێوە کە لەگەڵم بوون بە ئینسان قەت بێ هیوان نەبیها